بە پێی ئامارێکی نهێنی حکوومەتی چین، ژمارەی هەڵگرە بێدەنگەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە هیچ دیاردەیەکی نەخۆشیەکەیان تێدا دەرنەکەوتووە یا هەرگیز تیاندا دەرناکەوێت یا درەنگتر تیاندا دەردەکەوێت نزیکەی سەیەکی توشبووانە. ڕۆژنامەی ساوس چاینا مۆرنینگ پۆست بڕوای وایە ئەو بابەتە استراتیژی دۆزینەوە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە لە جیهاندا ئاڵۆزتر دەکات بەوەی ئەو توشبووە بێدەنگانە بەبێ چاودێری و تەنانەت ئاگاداری خۆشیان لە بڵاوکردنەوەی نەخۆشیەکەدا ڕۆڵێکی نەرێنی دەبینن. ئەوە لە کاتێکدایە کە ژمارەی توشبووان لە سنووری 320,000 و قوربانیەکانیش لە 14,000 تێپەڕیوە. بە پێی راپۆرتەکە زیاتر لە 43,000 کەس تا کۆتایی شوباتی ڕابردوو هیچ نیشانەیشان دەرنەکەوت بوو. ئەوانە خرانە بەرنامەی دابڕانی حکومەتەوە، بەڵام ئەو ژمارەی لەسەر کۆی ژمارەی توشبوانی وڵاتەکە هەژمار نەکران کە لە 81,000 تێپەڕی کرد. زانایان تا ئێستاش سەرگەرمی توێژینەوەن لەوەی کە ئەو گروپە توشبوانە تا چەندە لە بڵاوکردنەوەی ڤایرۆسەکەدا کاریگەرن، چونکە زۆرینەی توشبوان دوای 5 ڕۆژ هەندێ نیشانی پەتاکان لێ دەردەکەوێت و لە ماوەی 2 هەفتەشدا کە سووڕی مانەوە و خۆشاردنەوەی ڤایرۆسەکەیە و لە هەندێ حاڵەتیشدا دەگاتە 3 هەفتە نیشانە تەواوەکانیان دەردەکەوێت. هەندێ وڵات هەموو حاڵەتە ئەرێنیەکان ڕادەگەێنێت وەکو کۆریای باشوور، بەڵام حکوومەتی چین لە 7 شوباتەوە سیاسەتی خۆی گۆڕی و تەنیا ئەوانەی هەژمار کرد کە نیشانە ئاشکرا و سەختەکانی پەتاکان لێ دەرکەوت بوو. ئێستاش ویلایەتە یەکگرتووەکان و بەریتانیا و ئیتالیا تەنیا پشکنین بۆ ئەوانە دەکەن کە نیشانەکانیان بە دیار کەوتون. تەنیا کارمەندانی بواری تەندروستی پشکنینیان بۆ دەکرێت، چونکە لەگەڵ توشبواندان و لەگەڵ ئەو ڤایرۆسەدا کار دەکەن. ڕۆژنامە چینیەکە بڵاوبوونەوەی خێرای ڤایرۆسەکە لە وڵاتانی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکان بۆ ئەو هۆکارە دەگێڕێتەوە، چونکە تاقیگەکان توانای پشکنینی هەمووانیان نییە و تەنیا ئەوانە دەپشکنن کە نیشانەکانیان دەرکەوتون. ئەمەش مەودایەکی باش دەداتە ڤایرۆسەکە بۆ بڵاوبوونەوەی، بە تایبەتی ئەو وڵاتانە درەنگ وە خۆکەوتون بۆ دابڕینی هاوڵاتیان و قەدەغەکردنی کۆبوونەوە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. بە پێی راپۆرتێکی زانایان و پسپۆڕانی ژاپۆنی زانکۆی هۆکایدۆ، ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆڤید-19 لە جیهاندا لە پەرەسەندندایە. ئەو ژمارە و ئامارانەی لە چین و دەرەوەی ئەو وڵاتەدا بڵاو بوونەتەوە ئاماژە بەوە دەدەن کە ژمارەیەکی زۆر لە توشبوان ناتوانرێت دیاری بکرێت، چونکە نیشانەکانی دەرنەکەوتون و پشکنینیان بۆ نەکراوە. بەپێی ئەو راپۆرتە ژاپۆنی کە مانگی شوبات بۆ گۆڤاری نێودەوڵەتی نەخۆشیە درمیەکان نێردراوە، ئەو نەخۆشە ژاپۆنیانی کە لە شاری ووهان گوێزراونەوە بۆ وڵاتەکەیان بە ڕێژەی لە 30.8 هیچ نیشانەیەکی نەخۆشیەکان لێ دەرنەکەوت بوو. ئەو 300,000 کەسەی کۆریای باشووریش کە پشکنینیان بۆ کرابوو هەمان ڕێژەی چینی لەو ئامارەدا دووبارە کردەوە. تەنانەت ڕێژەی توشبوانی کەشتی دایمۆند پرینسیسی کەنارەکانی ژاپۆن کە 712 هەڵگری ڤایرۆسەکە بوون، 334یان هیچ نیشانەیەکی نەخۆشیەکان لێ دەرنەکەوت. بە پێی راپۆرتێکی یەکێتی ئەوروپاش لە 144 حاڵەتە تۆمارکراوەکانی ئیتالیا هیچ نیشانەیەکیان دەرنەکەوتووە. ئەوە لە کاتێکدا زۆربەی هەرێمەکانی ئیتالیا پشکنین بۆ ئەوانە ناکەن کە نیشانەکەیان لێ دەرنەکەوت بێت. بۆیە زانایان و پسپۆڕان داکۆکی لە دابڕانی مرۆڤەکان دەکەن لە هەموو چالاکیەکان و بۆ ماوەیەکی درێژخایەن، چونکە ئەو توشبوانە بۆ خۆشیان نازانن کە هۆکاری گوێزانەوەی ڤایرۆسەکەن و لەوانەیە هەر چالاکیەکی ئەوان بە زیانێکی قەرەبوو نەکراوەی کۆمەڵگە کۆتایی پێبێت.